بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی جەنگی ئێران ئەمریکا بەکوێ دەگات دوای 6 ڕۆژەکە ئایا جەنگ دەست پێ دەکاتەوە یان ئاگربەست شەڕ ئاشتی بەردەوام دەبێ گفتگوێن پرسیواس بابەتاکەین بە میوانداری کاگەتوان عومەر شارەزا لە ئەسایشی نەتەوەی کاگەتوان سڵاو لێبێ بەخێر بێتەوە بۆ بەرنامەکە زۆر گفتگوێم پرسیواس بابەتانەمان کردووە خۆشبەختانە وەکو دەڵێ بەشێکی زۆر لە بەڵین بۆ چوونەکان شیکاریەکان وا دەرچوون تا ئێستا گفتگۆ لەبارەیەوە بکەین دوای ئەم 6 ڕۆژە چی؟ بڵێ سپاس بۆ ئێوە بۆ ڕێز و خۆشەویستی مێ بۆ سەرجەمبینەران و بیسەرانی کەناڵی کورسات ئێمە من هەمیشە ئاڵێم ئێمە ئەوانەی کەوتومانە زۆربەی جار لێرە دووبارەیەکەینەوە مەبەستمانەوە نییە بڵین ئێمە پێکاومانەیان ڕاستمان کردەوە بەڵکو مەبەستمانەوەیە لەو چوارچێوە تەقلیدیە دەربچین کە میدیای کوردی ببێ تەنها بە گواستنەوەی هەواڵی کەناڵە بیانیەکان چکە ئێمە لە کوردستانەوە بە دڵنیاییەوە توانای ئەومانەیە شیکاریەکی ڕنگ بێ دروستتر بۆ ئەو هۆکارە نزیکیە کللتوری فەرهەنگی کە ئێمە لەم ناوچەیە هەمانە ڕنگ بێمە یەکێک لە هۆکارەکان کە ئەمریکیەکان خۆیان باسیەکەن نەیانتوانیوە بە تەواوەتی لە کەشی ئەو وڵاتە تێبگەن بۆیە ئەو بەرەنگاریی کە ڕوویدا ئەو وەڵامدانەوەی کە ڕوویدا بەشێکی زۆری ئەمریکیەکان ئەڵێ ئێمە سەرسان بووین تەنانەت ناتانیاهۆ خۆشی لێ سەرسان بووین کەواتە ئەمە فەراغێکی گەورەی تێگەشتن و خوێندنەوە هەبووە بۆ ئەو واقعەیە و بژاردانەی کە ئەکرێ ڕووبە بەڵام هۆکاری ئەم جەنگە کە هاتووە تا ئەم قۆناغێتوانەوە ینی شتێک دێنە یادم ئەکرێ بڵین تەحلیلەکانی شیکەرەوەکانی ئێمە بڵێ ئەکرێ بڵین لەم دۆخەدا ڕەنگە باشتر بن لە شیکەرەوە ئەمریکیەکان ئەوروپیەکان چونکە هەمیشەم ڕخنەیە دەگیرێ ئەوە محەلیلچی کوردەوە شیکەرەوەی کورد قسە لەسەر هەموو شتێک دەکا ئەگەر شیکەرەوەی کورد قسە لەسەر ئێران نەکا کە ئێمە تێکەڵین لە ڕووی فەرەنگی کللتوری جوگرافی لە هەموو ڕوویەکەوە ئەی بۆ محەلیلێکی ئەوروپی ئەمریکا قسەی لەسەر بکە ئەوەی ئەو ڕاستێەوەی ئێمە خۆی ئەم شعوری لەگەڵ ڕێزما ئەم شعوری خۆ بە کەمزانینە بۆ نەتەوەی ئێمەیە و لەم نەتەوانەی کە تا ڕادەیەک ژێردەستە بوون یان خاوەنی دەوڵەت نەبوون دامەزراوەیان نەبووە تا ڕادێ بە شێوازێکی ئاسایی تەماشاکراوە و ڕەنگیشی داوەتەوانێ ئەجینا ئێمە هەر لەگەڵ جەناب تا لە پێش جەنگەکەشەوە لە کاتی جەنگەکەشە تا ئەم قۆناغە چەندین بەرنامانە بۆ بینەر خۆی ئەتوانێ کەناڵی کورساتی دەتوانێت کۆمەڵە ڕێلی لە جیاکات و بڵاوی کاتە بزانێ ئێمە لەسەر مێزە چیمان وتووە واکەی هەنێ خەڵکی کە لە هەنێ شوێنی جیهانێکە و چی وتووە ئەویان بە دادگاییکردنەکەی بمێنێتەوە بۆ جەماوەر و بۆ بینەری کوردی بەڵام ئێستا ئەم جەنگ لەم قۆناغەیە تووشی حاڵەتێ بۆ پێوتێ کۆلاپسی سیاسی ینی تووشی حاڵەتی چەقبەستووی بووە هۆکاری چەقبەستوویەکەشی بۆ کۆمەڵی فاکتەری استراتیژیە گەڕێتەوانەیە کە ئەمریکا هەر لە قۆناغ یەکەمەوە کە هاتووە بۆ ئەم جەنگە کۆمەڵی مەبەستی هەبوو کۆمەڵی ئامانجی استراتیژی هەبوو تا یاسەیەکی بەدینە هاتووە ئێمە بیرمان نەچێ ئەمریکیەکان لەگەڵ ئیسرائیل ئەو ئامانجە استراتیژیانەی کە پێناسەیان کردبووانێ بۆ ئەم جەنگە لە چەند خاڵێکی سەرەکیە فۆرمەلە ببوو لێرەش باسمان کردووە یەکەم کۆتایی هاتن بە چەکی ئەتۆمی یان بە تەواوەتی هەڵوەشاندنەوەی کۆتایی هێنان یان سنووردارکردنی توانای موشەکی و درۆنی ئێران بەرنامە ناوچەیەکەی ئەوەی کە پێی ئەوەترێ گروپە سیاسی یان پرۆکسیەکانی ئێران وەلا قۆناغی چوارەمە چەنج ڕێژیم گۆڕانی ڕژێمەکە بەڵام ئێستا کاتی ئەوەیە بپرسرێ لە دوای نزیک بە 6 مانگ لە جەنگکردن ئایا ئەمریکا لەگەڵ ئیسرائیلە هیچ جێک لەم ئامانجە استراتیژیانەی بەدەست هێناوە چونکە بانگەشەی سەرکەوتن جیاوازیەکی گەورەی هەیە لەگەڵ واقعی سەرکەوتن بانگەشەی سەرکەوتن بریتە لەو گوتارە سیاسی کە دۆناڵد ترامپ لەڕێی کابینەکەی خۆیەوە هەوڵەیە لە کۆنگرێز و لەناو کەشی میدیایی و کەشی سیاسی ئەمریکایە دروستی بکەوە دروستکردنی بانگەشەیە بۆ خۆی لەناو ئەمریکایە تا ڕادەی ئاسانە بەڵام واقعی سەرکەوتن بابەتێکی کێ ئەو کاتێ مەڕێناو پێوانەکانی سەرکەوتنەوە بۆیە پێوانەکانی سەرکەوتن زۆر جیاوازترە لەو بانگەشەی کە دۆناڵد ترامپ بکە ئێستا ئەمریکا دۆناڵد ترامپ ئەم بەرنامەیە زیاتر لەناو کەشی شەقامی ئەمریکی و دەنگدەری ئەمریکیەوە لەو ڕوانگەیەوە من شیکاریەکەم ئێستا دۆناڵد ترامپ ڕۆبەڕی دوو گرفتی زۆر جدی بۆتەوە لە ناوخۆی ئەمریکا لەبەرەوەی ئەم جەنگی کۆنگرێز نییە و پاڵپشتی جەماوەری ئەمریکای نییە و ئەو راپۆرتانەی کە باز لە پاڵپشتیکردنی ئەم جەنگە و پاڵپشتیکردنی خودی دۆناڵد ترامپەکە لە کەمترین ئاستی جیهانیایە دۆناڵد ترامپ کەوتۆتە ژێر گوشارێکی گەورەی شەقامی ئەمریکیەوە ئاکرێ کاریگەری گەورەشی هەبێت لە هەڵبژاردنەکانە لەسەری ئایا ئەمریکا کامیەک لە ئامانجەکانی بەدیهێناوە دووەمینیان پارتی دیموکراتەکان لەناو کۆنگرێز و لەناو
ئەنجومەنی پیرانە گوشارێکی گەورەیان کردووە سەر دۆناڵد ترامپ و خودی ئەو پێک هاتە سیاسی لە ناو ئەمریکا هەیە و توازوناتە سیاسیانەی هەیە چ لە ناو دابەشبوونی پارتەکان چ لە ناو دەستگا سیاسەکان چ وەکو لۆبی وەکو میدیا گوشارێکی گەورەیان کردووە سەر دۆناڵد ترامپ بۆیە لەو گوشارەی کە دۆناڵد ترامپ لە ناو خۆی ئەمریکاوە لە سەرەتی محکومە بەوەی کە ئەم جەنگە هیچ ئامانجێکی بەدەست نێناوە بۆیە ئەبێ بەردەوام بێ بۆیە لەو ڕوانگە ئەمریکیەوە ئەوێ بەردەوام بێ بەڵام هۆکارەکانی وەستانی چی بوو لەم قۆناغەیە کۆمەڵی فاکتەری زۆرەی پێشتر باسمان کردووە لەسەر ئەم مێزە لە چەند مانگی ڕابردووە شێک لەوانە نەوت و سوتەمەنی ئەمبارکراوی استراتیژی وڵاتانی جی7 بە تایبەتی ئەمریکا کەسە راپۆرتەکان خۆیان نیویۆرک تایمز و هەموو ڕۆژنامەکان باسیەکە ناتۆتە نزمترین ئاستی خوار 35 ساڵی ڕابردووی کۆگای سیستمی بەرگری و موشەکی ئەمریکایە بە تایبەتی پاتریۆت و پاتریۆت جۆری پاکی سێ لەگەڵ سیستەمەکانیکەی بە تایبەتی موشەکی تۆماهەوە و موشەکانی کە لە دوورمەوداوە ئاراستاکەی ماتۆتە ئاستێکی زۆر بەرەوخوار بۆیە پیتهێکزێت لە کۆبنەوە لە کۆنگرێسا داوای ئەوەی کرۆ بودجەی سەربازی وەزارەتی بەرگری زیاد بکرێ بۆ ئەو کۆمپانیانە بە تایبەتی کۆمپانیای لاکهید مارتین و ئەو کۆمپانیانی کە بەشدارن لە پێگەنانی کەرەسە و کەلوپەلی سەربازیە بە ڕێژەیەکی زیاتر ئەم بەرهەمانە پێک بێن یەکێکە لە فاکتەرە گەورەکان بۆ وەستاندنی ئەوەیە کە ئێمە ئەگە دیقەت بن کۆی ئەو بنکە سەربازیانەی کە ئەمریکا لە ناوچەکە لە وڵاتانی خلیج و چادەروبەر هەیەی لە حاڵەتی ئۆپراسیۆنی چوونەتە دەرەوانێ لە حاڵەتی ئۆپراسیۆنی چوونەتە دەرەوانێ بۆ نمێچە لەوانە بنکەی ئاسمانی ئەلعودەیدا لە قەتەر بە جۆرێک لێدراوە کەیت ئەمریکا بۆ خۆی چۆڵی کرد ئێمە بیرمانە چێ بنکەی بە پارەی قەتەرەکان خۆی دروست کراوە 1.4 میلیارد دلاری تێچۆ کە قەتەرەکان خۆیان پارەکان هەر بە پارەی ئەوانیش ڕەنگ بە چاک بکرێتەوانێ و ئایا ئەمە بووەتە هۆی پاراستنی وڵاتانی خلیج ئەمە پرسیارێکی گەورەی لای وڵاتانی خلیج دروست کردووە بنکەی شازادە سوڵتانە بنکەی عەریفجانە بنکەی عەلی سالمە هەموو بنکانێکی لە چوادەروبەر بۆیە ئەم فاکتەرانە پێکەوە کە دەستیان داوەتە دەستی یەکتری هۆکارێک دروستەکەن پێی ئەوترێ بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی ئێمە باسمان کردووە چەند جارێک دوو فاکتەر هەیە هەمیشە کۆنگرێس بۆ دروستکردنی جەنگ کە ناشگەڕێتەوانێ عفوم کە ئیدارەی جەنگی لە پنتاگۆن دوو فاکتەر پێکەوە کە دەدەنە دەستی یەکتری جەنگ ڕائەگەیەنێ یەکێ بەهای جانی سەربازی ئەمریکا تا چەندێک ئەمریکەکان توانن کۆنتڕۆلی بکەن ئەوان پێوەرێک و محاسبەیەکیانەیە ئەگەر نەگاتە سەر و 500 سەرباز جەنگ ڕائەگەیەن ناشگەڕێتەوە بۆ کۆنگرێس لە چوارچەوەی یاسای ساحەتی جەنگی سەرۆکۆمار خۆیان دووەمیان کۆنتڕۆلکردنی تێچوو ئابوووریەکەیەتی بن لە بیدایەتی جەنگەوە وتومە ئەمریکیەکان زۆر سەرکەوتون لەوەیە کە ئەتوانن تێچوو بەهای جانی سەربازی خۆیان کۆنتڕۆل بکەن بەڵام لە بیدایەتی ئەم جەنگەوە لە سەرەتای لەحزەی دروستبوونی ئەم جەنگەوانێت تەوەقوع و پێشبینیان بۆ کۆنتڕۆلکردنی تێچووی ئابووری ئەم جەنگە نەبووە بۆیە کاتی لە ناحیەی ئابووریەوە نرخی سوتەمەنی ئەو هەڵاوسانە دروستەکات چەند جار لەسەر مێزە لەگەڵ جەناب تاباسی بەرزبوونەی نرخی بنزینمان کردووە کە گاڵۆنی 4 دلارتی ئەپەڕێنێ ئاستی ململانێکە و چێبرچێکە ئەگوازرێتەوە تحولێکی نەوعی ئەکا بۆ ناو شەقامی سیاسی لە ئەمریکا کاگتوان ئێستا هەز ناکەیانی دۆناڵد ترەمپ دەیەوێ بەم خۆناغا ینی نەجەنگی بەردەوام وەکو چل ڕۆژە ناشتی بەردەوام ناو بەناو جەنگ ئاشتی ئاگربەست لێدوان لەبارەی وزەوە لەبارەی ئاشتیەوە لەبارەی ئاگربەستەوە یعنی تێکەڵەیەکی دروست کردووە بۆی کە دقیقەن کۆنتڕۆلی نرخی وزە بکە زۆر وایە ئێمە بابەتێگەیە پێوترێ سپیچ تراپی یعنی وتار دەرمانی ئارامکردنەوەی بازار لە ڕێی وتارەوە ئەم بابەتە بانقی مرکزی زۆر بەکاری دێنێ لە هەواڵگری و لە هەواڵگری لە بواری سەربازیشا بەکاردێ و ئەم پرۆسسەی کە دۆناڵد ترامپ گرتوێتە بەر پێوترێ سپیچ تراپی واتە بە بەردەوامی گوتاردان بە بازار بۆ هێورکردنەوەی بازاری وزە هێورکردنەوەی بازاری مالی بانقەکانی ئەمریکا کە ئەو هەڵاوسانە ڕوونەدا و کاریگەریکی زۆریشی هەبووە بۆیە ئێمە بە بەردەوامی ئەمان بینی ڕۆژی داخستنی بازاری وزە و بۆرسەکانی ئەمریکا هێرشەکانی چڕ دەکردوانێ بەیانیانی دووشەمان کە بازارەکانە کرایەوانێ ئەو لەگەڵ ئێرانەکانە نزیک بوونەوەیشی ڕوویداوە لە ڕێکەوتن نزیکینەوەم حاڵەتانە ئەوە بوو ئەو پێوتێ سپیچ تراپی کە ئێمە لە بیدایەتی ئەم جەنگەوە باسمانەکەی چێک لە استراتیژیەکانی دۆناڵد ترامپ لە وەکیلەکەی خۆیەوە فێر بووە لە محامیەکەی خۆیەوە فێر بووە کە لە ساڵانی ڕابردووە پارێزەری بووە خەڵکێک ئێمە گرفتێکمانێ لە کوردستان ئەم مەفاهیمانە بە تەواوی دانەکەوتون جارێ بە شێوازێکین ئەم بابەتانە شیکردنەوە ئەم ئەنەلایزانە قورسە بە نیسبەت ئێمەوە باشە کەواتە کاگەتوان دۆناڵد ترامپ زۆر عاقڵانە ئیدارەی جەنگەکەدا وەک ئەوەی پێچەوانی خەڵک پێیان وایە هەندێک دەڵێن دۆناڵد ترامپ شێتە ناتەوە نەبیرەکاتەوە قسەی حەلەق و مەلەق دەکا بەڵام بەپی تیۆرە سیاسیەکان ئەوەی ئەو دەیکا تەنها لە ڕێی تویتەکان و توانیوێتی کاریگەری جەنگەکە لەسەر بازاری سوتەمەنی ڕاگرێ ئەمە استراتیژێکە پێی بترێ سیاسەتی پیاوی شێت یعنی مادمان سیۆریتی ئەمە کاتی خۆی هێنری کیسنجەر داهێنا لە سەردەمی جۆنسۆنە لە بۆ جەنگی ڤێتنام زۆر کاریگەری هەبوو بەڵام ئەم سیاسەتە یعنی بە جۆرێکە تۆ کارێ بکە دایما
هەوڵ بە پێشدەستی تۆ بیت نەتوان ڕێخوێنەوە بکرێت بۆ تۆ بۆ بەیانی بۆ هەنگاوی داهاتوو بۆ چی ئەەکەی بە بەرداوامی بەرامبەرەکەت لە ئاستێکی باڵایە لە قەلەقی لە سترێز لە فشاری دەرونیا بێ لە ڕەوانێ کە نەتوانێت محاسبە هەڵسەنگاندنی کاردانەوەی بەیانی تۆ بکە و خودی خۆی دروستکردنی ئەم تەوژمە لێڵی و ناڕوونیە لە استراتیژا بۆ دەوڵەتی بەرامبەر حاڵەتێکی دەرونی و گوشارێکی گەورە ئەخاتە سەر هەموو پێکاتە استراتیژی سەربازی ئەمنیەکانی بەڵام ئەم استراتیژە گرفتێکی هەیە لە دوور مەودایە شکاندنەوەیەکی ناوخۆیی پێچەوانەی هەیە بۆ ناوخۆی هینەکە بۆیە ئەو بێئتیباربوونەی چۆنیانی دیقەت یعنی قسەی دۆناڵد ترامپی ترەوە ئەتیباری نامێنێ ئێمە من داتایەکم لایە لە بیدایەتەوانێت لە سەرەتای جەنگەکەوانێت کاتێ دۆناڵد ترامپ هەوڵی ئایا بازار ئارام کاتەوانێ لە 5 بۆ 10 دلار کاریگەری هەبوو لەسەر بازار ئێستا وتارەکانی دۆناڵد ترامپ بە سنت کاریگەریانەیە لەسەر بازاری سوتەمەنی و لەسەر ناوخۆش لەسەر هاوپەیمانەکانی لە ناوچەکە لە باشی ڕۆژهەڵاتی ئاسیا چ لە ناوچەکەیە لەسەر ئاستی تاک لە ناو وڵاتانی کەندا و ئەو وێنەیە کە دۆناڵد ترامپ بە قسەکانی توانای ئەوەی هەیە ئەم بازارە ئارام بکاتەوە یان بتوانرێ وتەکانی دۆناڵد ترامپ تەسریحەکانی بکرێت بە بەیسێک بۆ شیکردنەوە بۆ داهاتووناسی ئیتر ڕۆژ بە ڕۆژ چووکترە بێتەوە ئالەم سۆنگەیەوە ئەکری خوێندنەوە بکرێت بۆ ئەو نیگەرانەیە کە لە وڵاتانی کەنداوە هەیە کە پاڵی پێوە ناون بەرەو ئەم ڕێکەوتنەکە پێوتێ ڕێکەوتنی بەرگری مەکە ئەمە بەشێکە ئێمە تا ئێستا ئەم قسانەی کە لەگەڵ جەناب تا کردومانە ناوخۆی ئەمریکامان باس کردو ڕێکەوتنی مەکە نەتیجێ بێ واقعیە یعنی بۆ نمونە بەیانی لە پێ ڕێکەوتنەکە وایە هێرش بکرێتە سەر سعودیا بێت تورکیا و پاکستان وەڵام وانە ئەشتیوا ڕوو دەدا واقعی من کۆمەڵێ تێبینیم هەیە لەسەر ئەم ڕێکەوتنە هەڵسەنگاندنی خۆمە تەبیعی وڵاتانی عەرەبی بە بەردەوامی هەموو شتێک لە ڕووی ڕووکەشێکەوە وەرەگرن هەڵایەکی گەورەی بۆ نێنەوانە و دڵخۆشیێکی گەورەی ڕووکەشی دروستەکەن ڕنگ بێ ئەم شتەوانە بێ ئەبێ ئێمە شیکارێکی بۆ بکەین زین ئەم دەوڵەتانە بۆچی هاتوون فاکتەرەکەی چێ یەکەم هۆکارەوەیە کە سعودیەکان درکیان بەوە کردووە کە لە ساڵانی ڕابردووە ئەو پاڵپشتێک گەورەی کە هەیەیان بۆ لەگەڵ ئەمریکایە ئەو چترە ئاسایشەی کە ئەمریکا ڕای گەیاندووە لە دوای ساڵی هەفتاکانەوە بە تایبەتی لە جەنگی دووەمی کەندا و کە ئەمریکیەکان بە تەواتی هاتوون گەشتونەتە قۆناغی جێگیرکردنی پێگیان لەم ناوچەیە کە ئەرکێکیان لە ئەستۆدا بووە بۆ پاراستن و چتری ئاسایشی بۆ وڵاتانی کەندا و ئێمە بینیمان ئەم چتر ئاسایشە ئیشی نەکردووە ئەمە یەکە بێچێک لە فاکتەرەکان فاکتەری دووەم ئەوەیە کە ئەم وڵاتانە بە پارە و بە تێچووی خۆیان ئەم بنکانیان دروست کردەوە بەردەوامی مامەڵەیان کردەوە بە بنەمای پەترۆدۆلار کە گەورەترین بنەمای پاراستنی داهات و ئابووری ئەمریکا بنەمای پەترۆدۆلارە بە پەترۆدۆلار مامەڵیان کردواتە نەوت و مامەڵی بازرگانی و هەموو شتێکیان بە دۆلار کردووە دوو هەمینیان ئەو پارێشی لەدەستیان کەوتە دووبارە لە بازاری ئەمریکاوە بەرهێنانیان پێکرێتەوانێت سەنەد و قەواڵی قەرزیان پێکڕیەوە بەرهێنانیان کردووە لە ژیری دەستکردا ئەو ڕێژە گەشە سندنەوەک پێشتر باسمان کرد 6 مانگ لەوە پێش کە لە گەشە سندنە ئابووری لە بازاری دارایی ئەمریکایە بوونی هەستی پێ ئەکرێت بۆ ئەو وە بەرهێنانەیە کە لە ژیری دەستکردا کراوە ئەمە گرفتێک دروستەکە بۆیە ئەمریکیەکان وابەستن بە دۆلار و وابەستەشن بە پاراستنی سعودیەکان بۆیە ئێمە میشاڵین چی ئەم جەنگە جەنگی هەژمونە ئێرانیەکان جەنگی ڕاستەوخۆیان نییە لەگەڵ ئەمریکایە ئێرانیەکان جەنگ لەگەڵ هەژمونی ئەمریکایەکە لە ناوچەکەیە جەنگی هەژمونی ئەمریکا لە ناوچەکە ئەبێ بیدەی لەو پێگانەی کە ئەمریکەکانی بەهێز کردووە لە ناوچەکەدا یەکێ لەوانە بنەمای پەترۆدۆلارە چتری ئاسایشی ئەمریکایە بە ناوچەکە بەڕێکەوتنی مەکەمانە کەونە مەترسیەوە ناکەونە مەترسی ئەمە دەلالت لە باشە ڕێکەوتنی مەکە چیمان پێڵە ڕێکەوتنی مەکە ئەو قەینا ئەو ترسەمان پێ دەڵێ ئەو ترسە قوڵەیە ئەو ترسە قوڵەیە بەڵام چیترمان پێڵێ ئایا لە ئاساس ئەم ڕێکەوتنی مەکە دەرەنجامی دەبێت دیسان باو پرسیارەکە ئێمە هەموو ڕێکەوتنێکی بەرگری کۆمەڵی بنەمای ئەساسی هەیە ئەگەر نەی بە ڕێکەوتنەکەی بە ڕێکەوتنێکی سەر کاغەز و ڕواڵەتی یەکێک لەوانە پێویستە ناوەندی فەرماندەیی کۆنتڕۆڵ و بەرپرسدانەوەی یەکگرتووی هەبێت کە هەموو دەوڵەتان تای بەشدار هیچ یەکێک لەمانەم نەدیوە من بەندەکانی ڕێکەوتنەکەم خوێندەوانێ ناوەندێکی واضح نییە کە فەرماندەیەکی هاوبەش لە نێوانم سێ دەوڵەتای دروست کرا بێ لە شوێنێکی هاوبەشە پێکەوە ئەگەر هەڕەشەیەک مەترسیەکە بێ وەڵام بنەوارێ ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم خاڵی دووەم ستانداردە سەربازیەکانی ئەم دەوڵەتانە فەرقی هەیە ئەمە زۆر کارەساتە بۆ منە ستانداردی سەربازی کەلوپەلی سەربازی تورکەکان ستانداردێکە لەبەرەوەی ئەندامی ناتۆن کەلوپەلە سەربازیەکانیان پێویستە بەپێی ستانداردەکانی ناتۆ بێ ستانداردی کەلوپەلی سەربازی سعودیەکان ستانداردێکی ئەمریکیە لە ئاستی ناتۆیان نییە فەرقێکی جیاوازی هەیە ستانداردی کەلوپەلی سەربازی پاکستانیەکان ستانداردێکی چینی ئەمریکیە پاش ئەمە خاڵی دووەم سێمین کە لار هەمویان گرنگترە ئایا بە شێوازێکی کارا ئەم دەوڵەتانە خۆ ئەم ڕێکەوتن ناوی ڕێکەوتنی بەرگریە ناوی ڕێکەوتنی هێرش نییە ئەمە یەکەم دووەمینیان ئەم دەوڵەتانە بۆ ئەوەی ڕێکەوتنێکی بەرگری ئاسایشی دروست ببێ پێویستە ئەمانە مەترسی هاوبەش هەبێ نەک بەرژەوەندی هاوبەش ئەم ڕێکەوتنە من وەکو هاتووەمەر لەم چی ئەم ڕێکەوتنە سوودی هاوبەشی تایە تا
مەترسی هاوبەش ئێمە لە نێو وڵاتانی ناتۆ ئەساسن بۆ دروستبوونی درچیان بە مەترسیەکی هاوبەشە کرد مەترسی هاوبەش پەرکێشانی سۆڤێت بوو بڵاوبوونەوەی بیر و بۆچوونی سۆسیالیستی بوو ئەمانە بە مەترسی پێناسەکرابەوە لە نظامی ناتۆیە بەڵام ئەمە بەرژەوەندی هاوبەژەیە تورکەکان هاتوون کۆمەڵی بەرژەوەندیانە سعودیەکان بەرژەوەندیانەیە پاکستانەکانش مەترسی هاوبەشیان نییە وەکو بەدیلی هیلالە شیعەکە بیبینین چۆنە تا ڕادێگەکرێت لەو زاویەوە پێناسە بکرێت بەڵام کاگرانکۆ ئێمە دوو تەجروبەیەکەمانەیە لەگەڵ سعودیەکانە کە ڕێکەوتنی ئاسایشی هاوبەشیان دروست کرد لە ساڵی 2015 ڕێکەوتنێکیان دروست کرد بە ناوی پۆلیسی سعودی کە بڕاتە سعودیا عفوم کە بڕاتە سووریا لە نزیک بنکەی تەنەف پێگەیانە بەسیونە دەوڵەتی ئیسلامی تیا بوو بە درێژای ئەو ئاڵۆسکاویە کە بینیمان هیچ سەربازێکی سعودی و هیچ سەربازێکی شەرکت لە سعودیا بوونی لە سووریا بنەبوونی هەبوو نەتوانی بجەنجێ نەچوەنەوە دوای ئەوە ڕێکەوتنێکی کەی بەرگریان هەبوو لە نێوان ئیمارات و پاکستان و مرکزیەتەکە ئەمانە بوو لەگەڵ سعودیە ڕێبەرایەتیکردنی ئیشەکە لە ڕووی سەربازی هەواڵگیری و پاکستانیەکان ئەیان کرد بەرامبەر حوسیەکان هیچ لێکەوتەیەکی لەبوو بە درێژایی ئەو چەند ساڵەکە و هەموو ئۆپەراسیۆنە سەربازیان کرد تێچوویەکی ملیاران دۆلاری شەبوو لێکەوتەی نەبوو یەک خاڵماوەتەوانێ زۆر گرینگە بەنسبەت ئێمەوانێ ئێمە لە ڕابردووان دەوڵەتانە بەرژەوەندی جیاوازتریان هەبوو بەیانی ئێمە لە چەند ساڵی ڕابردووە سعودیەکان هێرشیان تا ڕادێ سیاسەتێکی تەوەقدانیان کرد بەرامبەر قەتەر ئەگەر لە داهاتووە حاڵەتێکی لەو جۆرە ڕووباتەوانەیە تورکیا ڕێکەوتنێکی ئاسایشی بەرگری هەبێت ئایا تورکیا لە پاڵپشتی سعودیە ئەوەسەیە پاڵپشتی قەتەر بەدڵنیاییەوە پاڵپشتی قەتەرەوە وانە پاکستان بە هەمان شێوە ئەجاکە ئەم وڵاتانە پێکەوە دەڵەمەیە مەبەستیان دروستکردنی بربەستێکی سیاسیانی نەمەی و مابەستیان دروستکردنی بربەستێکی سیاسیە لە چوارچەوەی تیۆرێکا پێوترێ تیۆری دیتەرێنس تیۆری دیتەرێنس زیاتر تیۆرێکە بۆ ئەوەی تۆ هێرشت نەکرێتە سەر وڵاتی بەرامبەر کە ئێوە هێرش کاتە سەرت محاسبەی ئەوە بکە بڵێ ئەکرێ گەلە کۆمەیەکی ناوچەی نێودوڵەتیم لەسەر دروست بێ با من ئەمە نەکەم بۆیە زیاتر هێرشەکان بۆ سەر سعودیە لە ڕابردووشە لە ڕێی گروپە پرۆکسیەکانەوە بۆ نەک ئێران پێشتریش لە هەمان بەرنامە باسمان کردوتمانە ئێران ئەگە بیێ وەڵامی سعودیە باتەوە خۆی نایداتەوە لە ڕابردووشە یا حوسەکان کردوانەیە ئەوە کردوانە بۆ لەبەرەوەی پێشتریش ڕێکەوتنێکی ئاسایشی ئەمنی هەبوو لەگەڵ پاکستانە جا لێرە گرفتێک دێتە پێشەوانێ ئەمیش ئەمەیە یعنی ئەگەر بێت و ئەم وڵاتانە پێکەوە یەکیش بگرن بیانەوە کردێژی هاوبەش وەڵام بنەوەوانێ ئایا ئەم وڵاتانە لە ڕووی سیستمی بەرگری ئاسمانیەوانێ شتێکی پێشکەوتوتریانەیە لە سیستمی تات ئەمە پرسیارن یا سیستمێکی بەرگری پێشکەوتوتریانەیە لە پاتریۆت یا سیستمێکی پێشکەوتوتریان هەیە لە فلاخنی داود و ئارۆوی دوو ئارۆوی سێ ئەو سیستەمە بەرگریە پێشکەوتوانەی کە لە جیهانان بە دڵنیاییەوە نەخۆر یان فڕۆکەیەکی پێشکەوتوتریانەیە لە فڕۆکەی FC5 کە ئەمریکەکان ئامادەنی بە یەکێک لە هاوپەیمان ناوچەکانیانی بدەن وانیا ئەمانە پرسیاری جدین و ئێمە ئەم وڵاتانە هێرشیان کراوەتە سەر بە هەموو سیستەمە بەرگریانە لە ناویانە ئیشی کردووە کە هێرش کراوەتە سەریان کەواتە ئەم ڕێکەوتنە زیاتر ڕێکەوتنێکی سیاسیە تورکەکان سوودی هاوبەشیانەیە نمایشێکی دەوڵەتە سونیەکان لە ناوچەکە بڵێ بەدیلی هێزە شیعەکانی ئەمین دو پرسیارم کاگەتوان دۆخەکە دوای 6 ڕۆژەکە بەچی دەکا ینی خەڵکی بۆ خەڵکێکی ئاسایی گرنگە تۆکو پشیکەرەوەیەک لەم پرسەکە لی دەڕوانی جەنگ دەست پێ کاتەوە ئێمە دەچینەوە خۆناغیەوەی جەنگی بەردەوام کاگرانکۆ ئێمە جەنگ کە تەنها دوو دەوڵەتیای بەشدارن محاسبەکردنی تا ڕادەیە زۆر ئاسانترە ئەم جەنگە بە جۆرێک لە جۆرەکان کە تەماشا ئەکرێت بەشدارەکانی ژمارە ئەو کەسانی کە تایە ڕۆژ بە ڕۆژ دێنە ناوە بەشداریەکەن بەرژەوەندی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆیان ژمارەکانیان زیاکە بەپەی تیۆری یاریەکانی جەنگ زۆر خراپ بەپەی تیۆری یاریەکانی جەنگ کاتێک بەشداربووەکان لە ساحەی جەنگدا زیاد ئەکەن محاسبەکردنی جەنگەکەت ڕۆژ بە ڕۆژ ئاڵۆسکاوتر دەبێت ناوخۆی خێزانێکی ڕاستە بۆ هەموو خۆیان نابێزوتر بۆ هەموو شوێنێک ڕاستە دەراوسێ پێیزانی بۆیە ئەم جەنگە بە شێوازی ڕاستەوخۆ ئێران ئەمریکا ئیسرائیلی تایە بە شێوازی ناڕاستەوخۆ وڵاتانی سنی تایە وڵاتانی ناتۆی تایە و بەرژەوەندەکانی چینی تایە رووسیای تایە ئەمە معادلەیە زۆر بە شێوازێکی سیر ئاڵۆسکاوە تاقیێکی ئەم دۆخی ئاگربەس ئاشتی جەنگ ناوبەناو استراتیژی دڵخوازی دۆناڵد ترامپ چییە؟ استراتیژی دڵخوازی دۆناڵد ترامپ پارادایم شیفتێکی گەورەیە بۆ ڕابردوو گەڕانەوەیە بۆ هەمان استراتیژی دیموکراتەکان خۆی ئەوەی کێسە ڕخنە لە دۆناڵد ترامپ بەگیری لە ناوخۆی ئەمریکای ئەمەیە تۆ دیقەت بە دۆناڵد ترامپ تویتەکانی زیاتر باسی چێکە باسیەوە کە لە دراوەکەتان لە ناوە بم گەورەتی گوشاری ئابووریتان خەمە سەر گەمارە و تەوقدانێکی دەریایی خەمە سەرتان باش نییە ئەم گوشارانە کاتی خۆی دیموکراتەکان ئەمریکی دوایەتی گاڵتەم کرد کاتی خۆی دیموکراتەکان بە درێژایی 10 ساڵی ڕابردوو بەم استراتیژیشیان لەگەڵ ئێرانە کردو ئەی استراتیژە سەربازیەکە کە تۆ لە 72 ساعتا کۆتایی بەم دەوڵەتە هێنم ئەوە لە کوای ئەم هاوچێشەیە کەواتە شتێک هەیە پێوترێ هەڵا
هەڵی دەستپێکی جەنگ ئەم جەنگە لە بیدایەتەوانێت بە هەڵە دەستی پێکردەوە ڕەنگە باشترین کتێبێک بۆ تەفسیرکردنی ئەم جەنگە کتێبەکەی دەیڤید هالبرستاین بێ کە ئەڵێ بۆ جەنگی ڤێتنام نووسیوەتی ئەڵێ ئەم جەنگە زیرەکەکان و استراتیژیستە گەورەکان لە چوارچەوەی دەوڵەتی جۆنسۆن و جۆن کەنەدی دەستیان پێکرد بەڵام ئەم کەسانە تەنها لە چوارچەوەی کتێب و سەر وەرەقەکان ئازیرە بوون هیچ شارەزاییەکیان نەبوو لە استراتیژی جەنگیا و لە جێبەجەکاری مەیدانیا ئەوە ئێستا ئەوەی کە لە ئەرزی واقع ئەو خوێنرێتەوە دەست لە کارکێشانەوەی ژەنەراڵە بە ئەزبوونەکانە لە ناوخۆی ئەمریکا دەست لە کارکێشانەوەی فەرماندە ناوەندیەکان جەنگەکە بە هەڵە دەستی پێکرد جەنگەکە بە هەڵە دەستی پێکرەوە داهاتوو دەڵێ بەردێ نەزانی خاتە گۆمە بازار زانە دەرنەرەنگە بڵێن سێری و تەحلیلە لۆکاڵیە بەڵام ینی ڕێک دقیقەن پێناسەیەکی زۆر جوانە بۆ دەستپێکی جەنگەکە یعنی وەکو دەڵێ نەزانانە دەست پێکرا زۆر ڕاستە چکە ئەم جەنگە وەک بینیمان لە سەرەتاوە زۆر بەڵێڵی دەستی پێکرد بە درێژایی جەنگەکە ئامانجە استراتیژیەکان چەندی جار گۆڕانی بەسەرا هاتووە گوتاری استراتیژی دۆناڵد ترامپ چەندی جار گۆڕانی بەسەردا هاتووە بە جەنگی پشپەردە ناونراوە بەشداری جەماوەری نییە بەشداری کۆنگرێسی نییە بەدەیان هەڵە و زۆعف و ئەوەی هەیە زۆر باشترین شیکەرەوە ئابوووریەکان ئەوانەی شیکەرەوە ئابووری سیاسیەکان ئەوانەی لە ناوخۆی ئەمریکا پێشە ژەنرال بوونیان پلەی گەورەیانە بووە وەزیری بەرگری حکوومەتەکەی پێشووی خۆی لە کابینەکەی ڕابردووی ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەیی MI6 لە بەریتانیا هەموو ئەمانە ئەم قساناکەن مەگریگۆر میرشایمێر رابەر پیت بەشێکی زۆری عقلە گەورەکان لە زانکۆ گەورەکانی ئەمریکا لەم جەنگە لە ڕووی استراتیژیەوە بە هەڵە دەستی پێکرد لێرە پرسیارێکی گەورە دێتە پێش ئایا ئەگەر جەنگێک بە هەڵە دەست پێ بکە تەسعیدی حرب هەڵکشاندنی جەنگەکە بۆ مستەوایەک بەرزتر هەڵەکە گەورەتر ئەکا یان استراتیژەکە لە سەرەتاوە ڕاست دەکاتەوانێ وەڵامی من و وەڵامی ئەو کەسانەی کە لەم بوارە سەریان دەرئەچێ ئەوەیە جەنگێک کە بە هەڵی استراتیژی دەست پێ بکات تەسعیدی حربی هەڵە استراتیژیەکە زەق ئەکاتەوە وەک بینیمان کاتێک ئۆپەراسیۆنە سیانزە ڕۆژیەکەی لە دوای مدە ئاگرستەکە دەست پێ کرد هەڵەکە زەقتر بووانێ هیچ یەکێک لە ئامانجە استراتیژیەکانیشی بەدەست نێنا چونکە ئێمە لە ڕووی ئەهدافی عەسکەریەوە لە ڕووی ئامانجە ئۆپەراسیۆنەکانی جەنگەوانێ ئەمریکەکان خۆیان دەڵێن 15000 ئامانجمان پێکاوە ئیسرائیلی ژەڵە 12000 ئامانجمان پێکاوە کۆی گشتێک کاتە 27000 ئامانج من بیرمە ڕۆژی یەکەم بوو یا دووەم بوو لەسەر ئەم مێزە باسی چیمان کرد وتمان بانقی هەدەفی ئێرانێک ئەمریکەکان بەرەو کۆتایی هاتن ئەڕوا دوجار تۆ لە کۆتایی جەنگەکەیە کۆمەڵی ئامانج هەیە ئیتر لەکوێ ئەدەی بۆیە سازمانی بەسیژە ناوتارانە 3 جار لێ درراوە لە بیداەتی جەنگە لێ درراوە لە ناوەڕاستی جەنگە لێ درراوە لە کۆتاییشا لێ درراوە بانقی هەدەف نەماوە لە بەرەوەی جەنگەکە دوجار لە چوارچەوەی ئامانجە ئۆپەراسیۆنەکان ئەماوەتەوە سەری نەکێشاوە بۆ ئامانجی تاکتیکی و ئامانجە استراتیژیەکان ئەمە هەڵەیەشی گەورەیە بۆ مەرجەیەشی گەورەیە بۆ ناو پنتاگۆن و لە ڕووی تەحلیلی گەورەترەوانێ ئەکرێ قسەی زیاتری لەسەر بکرێ بە شێوازی ورتر قسەی لەسەر بکرێ یەک ڕخنەم هەیە یەک ڕخنەم هەیە بە ئەم قسەیەم بگا بەداخەوە من لە دۆناڵد ترامپ یا لە ئێمە لە خۆمان وەکو کورد لە باشوور ڕخنەیەکم هەیە من هەز بە شەرمەزارێکی گەورە ئەەکەم ئەبە ئیشی من نییە شیکردنەوە لە ئاستی سەربازی استراتیژی هەواڵگیری ئێمە بوونی ئەو هەموو ناوەندە و بوونی ئەو هەموو کەسایەتیە بەڕێزانە ئەمە بخوانە خواستە تەشیر و بێڕێزیکردنیە من خۆم پارێزەرم کە ئەمانە بە درێژایی چەندین ساڵ ژنرال بوون و سەفەری وڵاتانیان کردووە لە زانکۆ باشەکانە خوێندوانە ئەمە ئیشی شیکەرەوە سەربازیەکانە کە بێن لە ڕووی مەدانەوە شیکردنەوەی بۆ بکەن نەک ئیشی هەتوان عمەر بەڵام ئێمە دوجار هەمومان کوردین دەستمان داواتە دەستی یەکتری خی گەورە کوردستان بەپارێزێ بە هیوای ئاشتی و سەقامگیری بۆم ناوچەیە سپاس کاگەتوان سپاس بە بەشداریکردنی لەگەڵمان ئەوە شیکاری زۆر ور دەکەین و شانازیش بۆ و جۆرە بەرنامانەوەکەین من تاوای بەرنامە عەرەبیەکان بەرنامە ئەوروپیەکان دەکەم ئەمریکیەکانیش بەڕاستی زانیاریانی دەیخەنە ڕوو هەر ئەو زانیاریانەیە کە ئێمە باسی دەکەین و تەحلیلی دەکەین و هەم پرسیاری پێشکەشکار تۆزە پیا باسی خۆشی بکە هەم پرسیاری پێشکەشکار هەر مستەوای پرسیارەکانی ئێمە شاگەر بیشی بێ و مستەوای و پێش محەلیلەکانیشان هەر ئەوە دەڵێن کە تۆ دەیڵێ گەر بتوانن ئەوەش بڵێن سپاس دەکەم.